ژماری کەرکووک و لەوێ کۆبەرهەمی مەلا جەمیل ڕۆژبەیانی بڵاوکرێتەوە. وەڵی ڕۆشنبیری کەرکووکە ڕێوڕسمێک بۆ ناسان و بڵاوکردنەوەی کۆبەرهەمی مامۆستا مەلا جەمیل ڕۆژبەیانی ڕێکخراوە لە چوارچەوەی چەندین دیداری جاجێ ڕێخرانی مەراسیمەکە لە چەند دەستگایەکی ڕۆشنبیری پێکاتوون لە ئاوڵێکی کەموێنەدا ئەوڕیان لە مێژووی نووسەر و مێژوونووسێکی گەورەی کورتاڵ داوەتەوە کاویش خوا لێ خۆش بوو مامۆستا مەلا جەمیل ڕۆژبەیانیە بە پرۆژەیەکی هاوبەشی نێوان دەستگای خاڵ و ناوەندی جەمال عیرفان کۆبەرهەمەکانی مێژوونووس و خەباتگێڕ و ڕۆژنامەنووسی گەورەی کورد مامۆستا مەلا جەمیل ڕۆژبەیانی هاتە چاپکردن و بڵاوکردنەوە. دیارە بۆ خۆی یەکێک لە کایە دەوڵەمەندەکانی مێژووی کوردی کایە دەوڵەمەندەکانی نووسینی کوردی ئێمە ئەگەر باسێکی مێژوو بکەین دوای محەممەد ئەمین زەکی و دوای شەرەفخانی بەدلیسی و دەبێ ناوی مەلا جەمیلی ڕۆژبەیانی بهێنرێ. ئەمەندە بوێرانە و ئەمەندە جوان نووسیوێتی یەکێکە لە مەرجع زۆر جوانەکانی مێژووی نووسینی کوردی کە بە شێوەیەکی زۆر جوان باسی مێژووی کوردستان و ناوچەکە ئەکا. دیارە ئەمڕۆ بە خۆشحاڵی و کۆبەرهەمەکانی هاتە چاپکردن و بڵاوکردنەوە قەبارە و ژمارێکی زۆر باشیشی لێ دابەش کرا. کۆکردنەوەی بابەتەکانی نووسەر و مێژوونووسی گەورەی کورد مامۆستا مەلا جەمیل ڕۆژبەیانی لە چوارچێوەی 6 بەرەکدا جێگای خۆشحاڵی نووسەرانی کەرکووکە. مەلا جەمیل ڕۆژبەیانی مێژوونووس و کوردناسێکی زۆر گەورەیە لە هەمان کاتە تێکۆشەرێکی گەورەی نەتەوەییە. پیاوێکە کاری کردووە کە نەتەوەکەی خۆی هۆشیار کاتەوە کاری بۆەوە کردووە کە لاپەڕک لە بیرکراوەکانی مێژووی کورد هەڵداتەوە. بەڕاستی لەم بوارەیە جێدەستی زۆر دیارە یەکێکە لە مێژوونووسە هەرە گەورەکانی سەدەی 20م لە کوردستاندا. یادگارەکانی بەڕاستی کەلەنێکی گەورەی لە مێژووی سەدەکانی ناوەڕاستی نەتەوەی کووردا پڕ کردوێتەوە. ساڵانێک بوو چاوەڕوانی ئەم دەستنووس و کتێبانە کە کۆ بکرێتەوە. بەڕاستی زۆر پەرۆش بووین ماوەی 10 ساڵە هەوڵێ دێن ماڵی دەستگای خەڵ ئاوا بێ دەستگای هاتە ماڵ و لەگەڵمانە هاوکاریان کرد کابوو بەرهەمە کوردەکانە کۆ کردێتەوە کە کردیانە دەچێت 12 بەرگ 6 بەرگ خۆی گرتەوە بە بەرهەمەکانی مەلا جەمیل ڕۆژبەیانی و ئێمەش وەکو بنەماڵی زۆر یارمەتیامان داوە و دەستخۆشی لە دەستگای جەمال عیرفانەکەین کەەوە بە چاپی گەیاند. ئێمە زۆر سوپاسانەکەین. مامۆستا مەلا جەمیل ڕۆژبەیانی نووسەر و مێژوونووسێکی گەورەی کووردە لە ناحیەی قەرەحەسەنی سەر بە پارێزگای کەرکووک لەدایک بووە. لە ماوەی 8 ساڵی تەمەنیدا خزمەتێکی گەورەی بواری ئەدەب و مێژووی کورد و کوردستانی کردووە.